وەک ئاشکرایە ئەم پرۆژەیە لە ساڵی 2014 دەست بەکارکردن کراوەتیایە. پرۆژەکە لە سەرەتا تەنها قۆناخی دووەمی بووە، بریتی بووە لە پرۆژەی دروستکردنی ڕێگای خێرای باشماق پێنجوێن، درێژەکەی 6 کیلۆمەتر و نیو بووە لەگەڵ 2 پردی یەکتر بڕا. دواتر بەوەی قەیرانی داراییەوە کە حکوومەت پارەی نەبوو بۆ بەشەکانی تر، بەشی یەکەم و کۆتایی بە هەموو مەشاکلەکانی و خستە سەر ئەم پرۆژەیە. کۆمەڵە گۆڕانکاریان لە پرۆژەکەیە کرد، قەرار بوو ئەوە لە ساڵی 2017 کۆتایی بهاتایە. بەڵام بەداخەوە لەو ساڵەوە بەهۆی قەیرانی داراییەوە لە 2016ەوە هەروە کێشەی ڕێگری، کێشەی تەکنیکی، چکە گۆڕانکاریی زۆر لە دیزایانی پرۆژەکە کرا، درێژەی کێشا و ئەم ساڵی نوێمی پرۆژەکەی ماوەی پرۆژەیە بنەڕەتی پرۆژەکە بەپێی گرێبەت 611 ڕۆژ بووە. بەڵام ئەمڕۆ کە ئێمە ئەم کۆنگرە ڕۆژنامەوانیتە ئەگەڕین 3071 ڕۆژ کە ئەکاتە 5 هێندەی ماوەی بنەڕەتی پرۆژەکە بەسەری ڕۆژەوە، بەڵام ڕێژەی کاری ئەنجامدراوەکانی پرۆژەکە نەگەشتۆ لە سەهاشتا. و بودجێ پرۆژەکە بە گشتی 35 میلیارد دینارە، تا ئێستا نزیکەی 22 میلیارد دیناری تیا خەرج کراوە. و یەکێک لە ئامانجی ئێمە ئەوە بووە کە ئەم پرۆژەیە تێک نەچێت، ئەمە بەرژەوەندی گشتی ئێمە دیفاع لە بەرژەوەندی گشتی کە ئەو پارێکە لەم پرۆژەیە خەرجکراوەگەر بەو لۆدە بەو فشارە زۆری کە بەکار ئەهێنرێت هەروە بەردەوام من لەسەری ساری گەورە بەسەری ئەڕوات جارێ وایە گازمنەوت لەم چەند ڕۆژی پێشووە سیارە وەرگەڕاوە گاز ڕژاوە و ئەم زستانە خۆتان شایەتن بە سەختترین زستان بووە کە پلەی گەرمی لێرە ناقص 28 بووە. ئەم هەموو سیارەی گەورەیە بە زنجیرەوە بەسەریا ڕۆشتووە. خۆشبەختانە کوالیتی ڕێگاکە زۆر باشە، تێکچوونی پێوە نییە. پێمان بڵێیت وەزیری ئاوادانکردنەوە لە چەند ساڵەوە پێش سەردانی ئەم پرۆژەی کرد و بەڵێنەوەیدا کە پرۆژەکە لە ماوەیەکی زۆر کەمدا تەواو بکرێت. ئەو بەڵێنەی بەچی گەشت؟ ئێمەش بە دوواداچوون بە ئەو بەڵێنە ئەکەین. ئێمە چەندین جار بەڕێزیان سەردانی پرۆژەکەیان کردو لە خەمی پرۆژەکەی بوون، بەڵام بەداخەوە نازانە ئەم گرفتە لەکوێیە کە هەموو ساڵێ بودجێ پرۆژەکە ئاوا کێشەی دروستە بێ. یەکیتر لێیەکانمان کە ئێمە بۆ منیستڕۆی ڕسمی ڕاستەمان کردوون پرۆژەکە پێویستی بە 11 بۆ 12 میلیارد دینارە بۆ تەواوبوون، کەچی وەزارەتی ئاوادانکردنەوە داوای 3 میلیاری کردو بۆ ئەم پرۆژەیە لە کاتێکە میلیار و نیوێکی مافکردنی ساڵی پارمانە. یعنی ئێمە بە میلیار و نیوێ ناتوانین ئەم پرۆژەیە هیچی لێ بکەین. و ئێستا مۆسمی کارکردنە ئێستا مانگی حوتە پێنجوێن هەمووتان ئەوانی کە خەڵکی ئێرەن ئەزانن، یعنی لە مانگی دەیەتە تۆ ناتوانانی ئیشکەی لێرە. کەواتە من 3 مانگم لە بەردە هەر ئێستا پارەم بۆ دابین کە 1 مانگمەیە تا ئەکۆمە سەرخۆم بۆ ئیشکردن. کەواتە ئێمە کەی ئیشکەین؟ یعنی ناتوانانی پرۆژەکە تەواوکەی، هەستەکەی نیەتێک یەکەم پرۆژێ تەواو نەکرێ. لە هەمان کاتیشە داوامان کردو کە پرۆژەکە ئیستیلامی جوزئی بۆ بکرێت یا ئیستیلام بکرێت نایکەن. داوای ڕاگررتنی کارەکەن ئەو بە فعلی ئەمە 200 ڕۆژە وەستاوین، ڕاگررتنی کارمان بۆ ناکەن. تەنانەت ماوەی سیانەکە 4 ساڵام ڕێگایە بەکار ئەهێنرێت بەپێی یاسا، ینی قانونی مقاولات بەشێکە لە گرێبەستی ئێمە. بە وازەحی ئەڵێت هاتە پرۆژەیە کە بەکارهێنرا توانرێت کەڵکی لێ وەرگرە بێ ئیسلام بکرێ یا مدەی سیانەکە بۆ حساب نەکرێت، کەچی ئێمە هیچ یەکی لەوانەمان بۆ ناکرێت. ئەمە پێشلکاریەکە بەرامبەر مافی ئێمە و دوای ئەوش مافی بەرژەوەندی گشتی بەسەرەوەی ئەم ڕێگایە 22 میلیارد خەرج کراوە. سبەینێک کە تێک بچێت کێ قەرە بووی ئەکاتەوە و ئەم دواکەوتنە هەمووی خەرجی کارگەڕی هەیە، چ بۆ بەڵێندەر چ بۆ خاوەنکاریش. یعنی ساڵانە ئەم پرۆژەیە لە وەرزی کارکردنە ڕائەگیرێ. ئەم ڕێگەی پێنجوێنە 6 ساڵە ئاوە هەڵتەکاندن و جاسا تقریبان هاوێنە باشترە ئەوستا بەفرەکە بوو لێەوە هەر خەڵک زۆر ناڕاستە هەرس ژێری پێوە نەما بەڕاستی حکومەت بێباکە لەم شتانەی حەقی خۆیەتی ئیشمان بۆ بکە. حەقی وایە ئەمە مەرزوشتی لەسەر پێویستە شتی داهاتێکی کەمی لەمان ناسەر لە ڕێگابان ناسەر بکەن بەڕاستی. داواکاریمانە بۆمان چاکەن جاگەر بۆمان چانەکەن وەڵاهی نازانین یعنی چی بڵێن ڕووکەینی کوێ نەبەنیوە ناچڵدا جێجێ هەڵن تۆزێک لەوەی شەکەن تۆزێک چن بۆ شوێنیتر تۆزێک لەوەی شەکەن ئەچن بۆ شوێنیتر، یعنی شەکان بێتام کردووە بێلەجەت کردووە خەڵکیان عەزیەت داوە. یعنی من لە گەرمکەوە هاتووم مێرە بەقەدر ئەم تۆزە ناڕەحەت نەبووم. ئەم تۆزە زۆر بەڕاستی ئەو داهاتی لە باشماق دەستیانەکەی نازانم مەگەل نەوتەکانە دەستیان کرێ دەکاکە دەوەرن ئەوان بۆ چاکن برا بە پیاوەتی بیگەن خێرتانەکە کاکە شتێکمان لێ بسەن کاکە بەس بۆ جادەکەمان بۆ چاکن. بەڕاستی حەقی خۆیەتی شتێکمان بۆ بکەن. باوەڕکە لەوانە بڵام 3-4 ساڵاوە من نەزانم لەم جادەیە من بۆ تەکسیاتی چووەکەم 3-4 ساڵان ئەم جادە ئاوایە نا لە پێتەڵەب ئەویا ئێرە لەوانە باشتر بێ ئەوە بەفرباری بوو لە ئەم جستانە سارە ژێری بۆ ناوی جعنی وای لێ هاو کابرا ماڵوێرانەکە.